دەواازەی ڕاپەڕینەوە پارتی بە نیازی ڕاپەڕینێکە لە دەنگەکانی لە هەڵبژاردننی پێشووی پەرلەمانی کوردستان پارتی هیچ کورسێکی لێرە مسۆگەر نەکرد بەڵام ئەم جارە بربژێرەکانی چاویان لە کورسی پەرلەمانە. شوان ئەحمەد بربژێری ژمارە 56 پارتی دیموکراتی کوردستان میوانە لە بەرنامەی چی دەکەن؟ کاک شوان ئەم کاتەوە باش ئەو کاتت باش پلان و بەرنامەتان هەیە بۆ خەڵکی ڕانیە بۆ بیتوێن و پشدەر وەکو پارتی وەکو کاندیدەکان بە خەڵکی بڵێن 100% ئێمە کوڕی ئەو دەڤەرەین لەو دەڤەرە بووین لەو دەڤەرەش دەبینە نوێنەر بۆ هەموو کوردستان و بە تایبەت دەڤەری بیتوێن و پشدەر ئێمە پێمان وایە ئەو سنوورێکی حساسە بۆ هەموو کوردستان دەبێت ئێمە ئەو پرۆژەی پارتی دیموکراتی کوردستان کە بۆ بەرنامەی لستەکەی داناوە ئێمە 100% پشتگیری بکەین و جێبەجێ بکەین و ئەگەر هاوڵاتیانی وردەکاری پرۆژەکەی پارتی بۆ خەڵکی باس بکە ئێمە چینە ناو خەڵک لەوێ گفتوگۆەکەین لەگەڵ خەڵک ڕوبەڕوتەکەینەوە. زۆر باشە بەڵێ حەزرم بەڵێ حەزرم فەرموو. کاک شوان لە زۆربەی خۆپشاندانەکانی ئەم دواییە هەرێمی کوردستان بارگاکانی ئێوە لە ڕانیە و قەڵاتزێ و ئەم ناوچەیە دەکەوتنە بەر هێرشی خۆپشاندەران بەردیان تێدەگرتن دایان سووتاندن. بۆچی وایە چیتان کردوەوە؟ ئێمە پارتێکی سیاسین هیچ دەسەڵاتێکی ئیداریمان لێرە نییە ینی ئەگەر بە دەستی چەند جێرە شێوێنێکیان چەند پارتێکی سیاسی کە بۆ مەبەستی ئاژاوەنانەوە نەبێت تا ئێستاما لە هیچ پرۆژێک لە هیچ کارێکی خێرخوازیدا لە کاری باشە نەبێ تەداخڵمان لە هیچ وەزعێکی نەکردو بەڵام ئەوە بە مەبەستی ئاژاوە بووە بە مەبەستی تێکدانی بارودۆخەکە بووە خەڵکی ئەو دەبەرە بەڕاستی خەڵکێکی تێکۆشەرە خەڵکێکی هیلاکە خەڵکێکی ماندوویە خەڵکی پشدەر و بیتوێن خەت لەگەڵ ئەو بەرنامانە نەبووە. ئەگەر خەڵکی ڕانێ دەنگتان پێ بدەن خەڵکی ڕانی و قەڵاتزێ ناوچەیە خزمەتیان دەکەن؟ هەڵبەتە ئێمە پارتێکی سیاسین ئەمە تەجروبە بچمانەیە لە حکومڕانیدا بەڕاستیش حکومڕانی ئیدارەی سنووری هەولێر و دهۆک جوانیکی زۆر بەرچاوی پێوە دیارە ئەگەر خەڵک دەنگ بە ئێمە بدەوە من ئەو بەڵێ نەش دەدەم دەڵێن دەنگمان پێ بدەن تاقیمان بکەنەوە تاقیمان بکەنەوە با ببینە نوێنەریان کەواتە ئێستا بە خەڵک دەنگمان پێ بدەن. باشە بەسەر کاک شوان کاندیدی پارتیە بۆ پەرلەمانی کوردستان چیتان هەیە بۆی لە پەرلەمان چی بکە حیزبەکەی ئەم چی بکە؟ ئەوەی دەڵێ باسی ئارامی دەکات درۆیە دەکات ئەوەی باسی یاسا دەکات درۆیە دەکات باسی قانون دەکات درۆیە دەکات هەموو جیرفان پڕکردنەوە کوڕی خەڵک بە کوشتدانە ماڵ وێرانی ئەو میلەتەیە هاتبوو بۆ شارێک هەرچەند جار کێشە و گرفتی مشکلێکە و بێ من حکومەتم بەدەست بووە دایرێکم بەدەست بووە ئاوم بەدەست بووە لە زۆر سەوز دەبەردەستدانێ ئەوەی حەقەناوت دەڵێ ئەو ماڵ وێرانی بۆچی متمانەوە بە هیچ حیزبێک نەماوە؟ باشە با برای خۆت پێت بڵێ بۆچی نەتماوە؟ ئەو هەموو شتای کە بووە من سێ حەقێکت لەسەر من بووە من بۆم جێبەجێ نەکردبی حیزبێکی سیاسیم هاتووم لێرەکانە لە خۆشی و ناخۆشی جەنابەت بەشداری بکەم ئەمە ناوە خەڵکی پارتی تێدا ئەمە نابێ هەمووی زەربی سفر بکەیت باشە ئەویش مافی خۆیە بەڵام بۆ جەنابەت ئێستا پێم سەیرە تۆ ئەگەر ئەم بە پەرلەمان کاک شوان یعنی بۆ خەڵکی ڕانێت چیەکەنیوە پلانتیان چێ بۆ خەڵکی ڕانیە؟ خەڵکی ڕانیە خەڵکێکی تێکۆشەرە ئێمە خەڵکی وڵاتەین دەرفەتمان پێ بدەن دەسەڵاتمان نەبێت لەو سنوورە خزمەتتان بکەین ئەو گلانەیە تۆ دەیکەی هیچ دەسەڵاتێکن لە ئێمە شکل بردووە ئێمە حەقسان دەکەم بە حەقسان دەکەم تۆ دەسەڵاتە لەو مەنتیقەی نەبوو حقیقەتەکان خۆشە ئێمەمانە لەگەر ئاوا پێکەوە گفتوگۆ بکەین پێکەوە بین کوڕیکەس زەرەتمان دەبێت کوڕیکەس شەهید دەبێت نەخێر ئێمە لەو ناکۆکی لە هاندانی
ئەو حزابانە لەو دەستانی کە لە پشت ئەو مۆزوعانە بوو بە فێڵ ئەوەی بوو کە بارگای پارتیش دەنا ئەمن دایرێکم نییە مدیری دایرێکم نییە مدیری دایرێکم لەو شارەی نییە قبوڵە پرۆژەی خزمەت گوزاری دەمانەوێت بیکەین ڕێمان لێ دەگرن ویستدانە چی بکەن بۆ ئەم شارە ڕێگریتان من خەڵکی قەڵازێم ڕەنگە جەنابتان نەمان ناس بۆم دەڤەرە دەڤەری ڕانی شانازی پێوە دەکەم من تەمەنم حەوت ساڵ بۆ باب مەعدام کراوە سە جەنازەی بابی خۆم نەدیکرا باشە شەهیدە شەهید ناکرێ خۆتۆ بەڵام پرسیارەکەی من وەڵام بەرەوە بەم خەڵکە بڵێ ویستان چی بکەن و ڕێگریتان لێکرا ئێمە دەیان جار ویستوبانە پرۆژەی بکەین ئامادەنی ئێوە دەتانەوێت پرۆژە بکەن بە ناوی حیزبەوە بیکەن باشە وەکو حیزب مەیکەن وەرن وەکو حکوومەت پرۆژە بکەن ئێوە حکوومەتان بەدەست بۆ سەرۆکی حکوومەتدایەوە بۆ حکوومەتدایەوە بۆچی جیاوازی لە بینی شارەکان ناکەن بۆچی خزمەتی بەبەری خۆتانەکەیان حقیقات ئەو خەڵکە حەقیقەتی لەسەر پرۆژەی خزمەت گوزاری گلەی لە هەموو حسابەکان بەڵام دەسەڵاتی ئیداری ئایا پارتی ڕێگرە ئەگەر ئەم شارەکەەوە ئایا پارتی ڕێگرە نەخێریت پارتی ڕێگر نیە دەسەڵاتی ئەم شارە بۆ ناو بازار جوسایی ناکە ئەم برادەرە لەبەرەوەی کە کوڕەشەییدا ڕێزم بۆی ئەیە لەبەر تەمەنەکەی هەر پێگەیەکەی هەبێ ڕێزم بۆی هەیە بەڵام ئەگەر 100 کورسیش بێنێمە هیچمان لەو نایە پارتی لێرە ئەگەر بێتە سائیبی 100 کورسی ئیشی بەس بۆ دهۆکە بۆ زاخۆیە ئەگەر بۆ ئەوە نەبێ دەهات فەرمولێرە لە ڕانیە سەرۆکی حکوومەتی بەدەستە سەرۆکی هەرێمی بەدەستە بچووکترین ئیمزای تەعینات ناڵەن تەعینات نییە کاک سەنگەر دەڵێن تەعینات نییە مادەم کە دەڵێن تەعینات نییە بچووکترین ئیمزا لەو سنوورە ئەگەر بۆ تەعینات بکرێ دەچێتەوە ژێر دەستی کاک نێچیر مادەم دەچێتەوە ژێر دەستی کاک نێچیر جیاوازیەکەن بۆ دووەکو زاخۆیەکەن بۆ کاک دەبات چوا بباتەوە حقیقەتێک هەیە ڕۆژەکان لەو سنوورە لە دەست خۆیاندا کە ناکرێ من پرسیار دەکەم باشە من پرسیارێکت لێ بکەم هەموو گلەیەکان لە حکوومەت و لە کاک نێچیری دەکەن یەک پرۆژە لە ڕانیە دەکرێت جادەی دووسایدی قەڵازێ ڕانەیە هەموو دەڵێن بەڕێز کاک قوبات تاڵەبانی کردی شتە جوانەکان کاک قوبادە شتە ناشرینەکان کاک نێچیرە تا ئێستا چیان کردووە بۆ گەنجانەی کە لە ڕانە داوای مافی خۆیان کرد یەکێک لەوانە ئەو برادەرە دڵسۆزی خۆم بووکەم فەقیر و هەژار و نەدارن لەسەر کوڕەشەیدیشە یەک دیناری نەبوو بۆ چارەسەری کە پارتی گولێکشی پێوەنا تا ئێستا چ بۆ باشە باش لە 15-20 کوڕە هەژاری ئەو شارەی هاتووە لەوێ لە بارەگایەکدا دەسەڵاتی هەبێ خزمەت کە دەسەڵاتی نەبێت دابنیشێ تۆ ئیشت بەوەی چ بوو دێی بارەگای پارتی دەسووتێنی من لەو کاتەشدا لەوێ نەبوو بەڵام پرسیارەکە لەوەیدا پرسیارەکە لەوەیدا ئێمە هەتای بارەگای پارتی نەبووە بۆچی دەچێت بەس بارەکە داوای مارتی نەبووە داوای مافی خۆمان بووە لەسەر حیزبی یەکێتی بەدەست نییە بارەگای پارتی چی بەدەست بارەگاکان لێرە دەسوودێنران لە هەولێر دەپارێستان لە هەولێر پۆلیس و ئاسایش بارەگاکانی هەرهەموو لایەنەکانیان دەپاراستن کاک شوانەڵە دەنگمان پێ بن بۆی خزمەتتان بکەین خەتای چێ خزمەتی ئەم شارە نەکراوە خەتای دەسەڵاتی ئەو شارە کاچی من ئەمن دەڵێم با هەموو هجوومەکە لەسەر پارتی نەبێ دەسەڵاتی ئەو شارە جووتسایدێکی بەڕەوای ئەو خەڵکەی نابینێ کە ڕاپەڕینی دروست کردووە دەسەڵاتی ئەو شارە پارکێکی جوان بۆ ئەو خەڵکە بەڕەوا نابینێ یعنی بۆ هجوومە لەسەر پارتی بێ با هجوومە لەسەر یەکێتیش نەبێ با لەسەر گۆڕانیش نەبێ پێدەگەی ها لەسەر ئەو دەسەڵاتەی کە شارەکەی بەڕێوە دەبا با هجوومەکە لەسەر ئەوە بێ 25 ساڵە پێشمەرگە یەکێتم و چەکداری یەکێتیم شەڕی براکۆشیشم بۆ کردووە ئاشاشم لێ نییە من دەنگە دەم بە تۆ بەبێم نەتیژەوە کامیرەیە ڕاستەخۆ تۆ گرنتیە دێتەوەی پارتی دیسان ڕۆڵەی ئەمە نەکوژێ لەسەر یەک بەرد ڕاوەستە کاک شوان تۆ گرنتی ئەی بەم کوڕە یەکێتیە دەنگە باتی جارێک ساڵە هەموو ێزانێ باشە دەبێت پێشارەکەی لەکەم باشە کاکە
دەنگ باتێ جارێکتر تەقە لە کوڕێم شارە کاکە سەنگەر من بۆ خۆم کوڕ شەهیدم خاوەنی 4 شەهیدم من لەگەڵ خوێنشتنی هیچ کەسێک نیم بۆ یەشە کە دەڵم خاوەن شەهیدم خەڵکی ڕانیش و قەڵازێ دەمناسێ من قەڵازەیم بە ئەسڵ بەڵام من تەکلیفتان لێ دەکەم کەلتوری بارەگا سووتاندن با لەو سنوورەیمە کۆتایی پێبێ بۆتە عیبا هاندانی لە پشتا حیزبە سیاسیەکانم خەڵکان دەدەن کوڕی خەڵک بە کوش دەدەن ئێمەی فەقیر هەش لە پێشمەرگەی کوڕ پرسیارێک بۆ جەنابەیە نەکردووە هەر لایەنشکە بە هەر کاندیدشکە بە لە هەر حیزبشکە بە ئەو پرسیارە ئاراسە دەکرد وەکو پارتینا وەکو گۆڕان و یەشەتینا وەکو ئەندام پەرلەمان ئیشەڵا ڕۆژێک لە ڕۆژان کە چوێ پەرلەمان حتمما سوێندی یاسای دەخۆی کە بە قورئانە وایە سوێندی یاسا بەخوا و بە قورئان سوێن خواردنی شتێکی گەورەیە ئەگەر ڕۆژێک لە ڕۆژان پەرلەمان سەرۆکایەتی پەرلەمان پێشنیاری پرۆژە یاسایەکی کرد ئەو پرۆژە یاسایە لە مەسڵاحەتی میلەت بوو بەڵام لە زدی حیزبەکەی خۆت بوو ئامادەی سوێندەکەت بشێنی بە قسەی حیزبەکەت کە میلەت بەخوای هەرچی لە بەرژەوەندی میلەتەکەم بێ هەرچی لە بەرژەوەندی دەفەرەکەم بێ هەرچی لە بەرژەوەندی هەرێمی کوردستان بێ بە دەوڵەتی کوردستانی شەوە لەگەڵم سوێندی بۆ دەخۆم من پرسیارێک لێ دەکەم تۆ بۆ هێرشکردە سەر بارەگای پارتی گولایەنەکەم بۆ وا دەکەی لەبەرەوەی بێزانم هەموویان خەتابان چم بەدەست بوو چت ئیستفادە کرد لە سووتانی بارەگای من چت ئیستفادە کرد ئەومان ئیستفادە کەسەمان هەموو ئەوانی کەوا دەڵێن ڕاست ناکەن لە پێشدا تەقە لە زۆر شوێنی تر کرا جاوجار لە بارەگای پارتی کراوە دەی ئەسڵەن ئەوە هیچی ڕاست نییە ئەوانەی کە شەهیدش کراون کوژراون لە دەرگای پارتی نەکوژراون دوایی خۆیان لە دەرگا لەسەر جاشەقان لەپرێداون ئەمە دەنگ بە پارتی دەدەم دەنگی من بۆ پارتیا بەڵام بەڵێنم پێ دەدەی کە دەنگم بە تۆدا تۆ دەرچووی جەنابەت یەکێت و پارتی یەک دەگرێتەوە هیچ کە کوڕیا عالەمی بە کوژ نادەن لێرە لەگەڵ خوێنی شارەکەم نیم بۆڵیش ناکەم ڕازی لە پەرلەمان دەبمەدا گوکەری جەنابتە ئەگە کوژرایەوە دەبێتەندا پەرلەمانی دەبی ئینشاءڵڵا پێڵاو سەر بوو سەر چاوە تۆ دێی ئەو دۆسیەی لە محکەمەی منە بۆی دەستی پێ نەکرێ و پەنجا بە پەنجایی پێ نەکرێ ئەگەر تۆ بووی باندام ئەگەر بووی باندام پەرلەمان بە دوای دۆسی ئەم کوڕی ئەم پیاوەدا دەچی کە من بە یەک وعدت پێ دەدەم دۆسیەکەت بە عەقڵی خۆت بێ وعدی پیاوان بێ دیفاعت لێ بکەم لەسەر تۆ شەڵوێستی وەربگرم بەڵام بە قسێ پشتی پەردەیەوە دەعوا لەسەر کوڕە هەژاری شارەکەی خۆت قەید نەکەی والله بالله وتعالى أخواني كلهم هاتي حزب دي خما بالخون درهم نازانم خودي خون أوي راس أوي دمام من الليك حزب شلاب لبروي همي خليشي جيفانيا همي خليشي قندليا باشا همي خليشي قندليا باشا بلقتها بي أمن لفشتو هني كان عشتي أرامي كوا لە شاری ڕانیا کۆتای ماوە بەرنامەیەکی دەکەن هێنا لەگەڵ کاکشوان ئەحمەد کاندیدی ژمارە 56 پارتی دموکراتی کوردستان لە شارێکی دیکە لەگەڵ کاندیدێکی دیکە دەتوانێت